ئەمڕۆ بەرواری 5/8/2025 ڕێکخراوی داکۆک هەستاین بە خۆپیشاندانێکی سەرتاسەری لە وڵاتی بەریتانیا بەندەش وەکو سەرپەرشتیاری ڕێکخراوی داکۆک سەر بە ئەنجومەنی لیدز گربوونەوەکی ناڕەزاییمان ڕێخست لە شارە جوانەکەی لیدز دژی درێژکردنەوەی بەناسایی زیندانیکردنی ئومێد بەڕۆشکی و شێروان شێروانی و لێرەدا دەمەوێت هەنێ لەو چالاکوانە بەڕێزانە و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لێتوانن لێوەرگرین. ئەمڕۆ 5/8/2025 وەکو ئەندام و چالاکەوان لە ڕێکخراوی داکۆک لە شارە جوانەکەی لیدز کۆبووینەوە دژی درێژکردنەوەی بە نایاسایی گرتن و زیندانیکردنی ڕۆژنامە نووسان بە تایبەت شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی کە ئەمە شتێکی نایاسایی و دوورە لە بەها و مافی مرۆڤ. لە دیارە ئەمڕۆ و ڕێکخراوی داکۆک هەستاین بە ڕێخستنی چالاکێک دژی درێژکردنەوەی ماوەی زیندانی هەردوو چالاکوانی بادینان شێروان شێروانی و ئومێد بەڕۆشکی کە بە تۆمەتی ناڕەوا لەلایەن دادگاکانی کوردستان بە دیاریکراوی دادگای داهۆک تۆمەتبا دەکرێن کە ئەمەش دەستێکی سیاسی لە پشتوی بە تایبەتی دەستی مەنسوور بارزانی کە بە تۆمەتی ناڕەوا پێشەوەی دادگا بڕیاردا تۆمەتی ناڕەوایان بۆ دروست دەکات و هیوادارم ڕێکخراوەکانی مافی بوو بە کۆمەلگانی وڵاتی بەدەم ئەم دوو چالاکوانە بیۆرەوە بێن و بۆ ئەوەی چیتر دەسەڵاتی کوردی و چالاکوانان و ڕۆژنامەنووسان کب نەکات. دووبارە بەخێر ئەمڕۆکە ئێمە وەکو ئەندام و چالاکۆن لە ڕێکخراوی داکۆک بووینەتەوانێ بۆ ئیدانەکردنی درێژکردنەوەی سزادانی هەردوو ڕۆژنامەنووسی بەتوانا و بوێر شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی کە لە زیندانەکانی بنەماڵی بارزانیدا کە بە لەلایەن مەسرور بارزانیەوانێ مەودای سزادانەکەیان درێژ کراوەتەوانێ و ڕوڕەشی بۆ بنەماڵی بارزانی و تاڵەبانی. ئەندام کەیفی سلێمان ئەندام و چالاکۆن لە ڕێکخراوی داکۆک ئەوڕۆ 5/8/2025 لە شارە جوانەکەی لیدز کۆبوونەوەیەکی هێمنانەمان ئەنجامدا دژی بە ناحەقگرتن و دەستگیرکردنی هەردوو ڕۆژنامەنووس شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی کە ئەم زیندانیکردنە جێگای قبول نییە و هەردوو حیزبی دەسەڵاتدار پارتی و یەکێتی هەستاون بەو ناحەقیە و من ئێمە وەکو چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک دژی ئەم بە ناحەقکردنا کۆبوونەوە و دڵنیاشان دەکەینەوە ئێمە هەموو کات دژی ناحەقی و نەعەدالەتینە کە لە کوردستاندا ڕوودەدات و ئێمە دەبینە چقلی چاوی هەردوو حیزبی دەسەڵاتداری پارتی و یەکێتی. ڕۆ ڕێکەوتی 5/8/2025 لە شارە جوانەکەی لیدز کە خۆپیشاندان و چالاکیەکمان ئەنجامدا دژی درێژکردنەوەی وادەی زیندانیکردنی ڕۆژنامەنووس شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی بۆیە داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و دادگاکانی کوردستان دەکەین کە ئەم درێژکردنەوە بە ناحەقە قبول نەکرێت و بە زووترین کات بڕیاری ئازادیکردنیان بدرێت. ئەمڕۆ لە شاری لیدز وەکو ئەندام و ڕێکخراوی داکۆک 5/8/2025 کۆبوونەتەوە بۆ درێژکردنەوەی زیندانیکردنی ئومێد بەرۆشی و شێروان شێروانی مەحکوم دەکەین و داوا لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و مافی مرۆڤ دەکەین ئەو زیندانیکردنە ناحەقەی بەبێت دادگا لەلایەن مەسرور بارزانی و مەحکوم و ئیدانە دەکەین. ئەمە وەکو کۆمەڵی خۆپیشاندەر وەکو گەنج کۆبووینەتەوە لێرە بۆ داواکردنی ئازادکردنی شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی کە بەڕاستی ئەگەر هەر گەنجێ لێمە ئەو قسە ڕواایانەی کە ئەو ڕۆژنامەنووسانە کردویانەوە بە ئازادی و بە ئازادی ڕای خۆیان دەربڕیوە ئەگەر هەر کەسێ لێمەمان کردایە ڕوبەڕووی هەمان فشاری و هەمان سزا و هەمان گەندەڵی و هەمان ئەو مافیانە بووینەوە هیوادارم بە زووترین کات ئەو کەسانەی کە لە هێزان لە دەسەڵاتان لە کوردستانی عێراق لا ببرێن و کۆتایی بە گەندەڵەکانیان بهێنرێت. ڕواری 5/8 خۆم هاوڕێیانم بەشداریمان کرد لە دژی درێژکردنەوەی ماوەی زیندانیانی شێروان شێروانی ئومێد بەرۆشکی کە بەداخەوە بە ڕێگەیەکی زۆر ناحەقانە نەعەدالەتانە زیندانی کراون بەبێ هیچ یاسایەکی سەرپێندا و بۆ ئێمە لەگەڵ هاوڕێیان بە تەواوەتی دژی ئەوەین و بۆ خۆپیشاندان دەکەین بۆ دژی هەموو نەعەدالەتێک کە لە دژی هەر ڕۆژنامەنووسێک و هەر ئازادی خوازێک بکرێت. ڕەتا بەناوی خۆی گەورە و میرەبان ئەمڕۆ لە شاری لیدز دەوڵاتی بەریتانیا وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک کۆبووینەوە بۆ خۆپیشاندانێکی هێمنانە لە شاری لیدز بۆ ئازادکردنی شێروان شێروانی و ئومێد بەرۆشی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ناحەقی و بە نەعەدالەتی ئەو دوو چالاکوانەی گرتووە و ئێوێ تاوەکو چەنەها
چەندەها ساڵ و چەندەها کاتی درێژ لە خێزانەکەی و لە عایلەکەی دوور بخاتەوە